بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی هەوڵەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان، هەوڵەکان بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکومەت هێرێمی کوردستان، هەوڵی هێز ویلایەتە سیاسیەکان بۆ پێگەێنانی حکومەت هێرێمی کوردستان بە پێچەوانەی هەموو دنیاوە لە دنیای حزبە دەسەڵاتدارەکان دەیانەوێت حکومەت پێکبێنن، ئۆپۆزیسیۆن بۆ دەرچەیەک دەگەڕێ بۆی کە حکومەتەکە پێک نەیە، کێشەی بۆ دروست بێ، عەرقەلەی بۆ دروست بێ. لە هەرێمی کوردستان هێزە ئۆپۆزیسیۆنەکان کەوتونەتە ناوبژی وە قسەی خێر دەکەن لە بینی یەکێتی پارتیدا بۆی کە حکومەت پێک بێ. بە شەرتێکەوان بڕیاریاندا دەڵێن بەشدار نابین لەو حکومەتە، بەڵام ئێوە ڕێکەون لە بینی خۆتانە. گفتوگۆی کۆیان پرس و باس و بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان. مامۆستا سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان، سپاس دەکەم. مامۆستا با لەوە دەست پێ بکەین، ینی هەرەوەی کەوتم لە دنیای هێزە دەسەڵاتدارەکان ئەوێ زانی کە دەیانێ بەشداری بکەن لە حکومەتدا و حکومەت دروست دەکەن، ینی ئەمان سەرخاڵی پێگەێنانی حکومەتە بن و ئۆپۆزیسیۆن بۆ عەرقەلەیەکە گەڕێ، بۆ کێشەیەکە گەڕێ، ینی دڵی بە کێشەیەک خۆشە بۆی کە حکومەتەکەیان بۆ پێک نەیە، بۆی کە پەنا بۆوان ببرێ. بەڵام ئۆپۆزیسیۆن لای ئێمە لە هەرێمی کوردستانە دەچێت قسەی خێر دەکات، دەچێتە ناوبژیانەوە، دەچێت دەڵێ کاکە وەرن ڕێکەون حکومەتەکەتان دروستکەن بۆ ئێمە ببینەوە ئۆپۆزیسیۆنی. ینی چۆن دەڕوانیە ئەم هەڵوێستە؟ بەناوی خوای بەخشندە میهرەبان، سەلامی خوای گەورە جەنابیشت بێ کارڕامکەوە لە بینەرانی خۆشەویستیش بێ. زۆر سپاس. وەڵای ئەوەی ئێمە باسی ئەمن کۆمەڵی دادگەری دەکەم، نا ئەوەیە کە ئێمە چامان بە پێکهێنانی حکوومەت و کاراکردنی پەرلەمان هەڵنێ و نە ئەوەشە کە ئێمە هەوڵمان داوێ بەڕاستی بووی کە پەرلەمان کارا بکرێ و حکوومەت پێک بێ. ئەوەی ئێمە جیاوازە، ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بەڕاستی ماوەیەکی زۆرە پەیوەندی سیاسیەکان بەهۆی پێندێک ڕوودا و پێشاتی ناوخۆمان لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لاواز بووە یا لەگەڵ هەندێکیان هەر سارد و سڕ و خراپ بووە. ئێمە هێنی هۆکاریەکەمیان ئەمە بۆ بەڕاستی ئەمەش کاریگەری هەیە خۆ دەزانی بۆ بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان و پێگەی کورد لەگەڵ حکوومەتی ناوەند و پێگەی کورد لە وڵاتانی هەرێمایەتی لە وڵاتانی نێودەوڵەتی. ئێمە پێمان وایە ئەو کاریگەری زۆری هەیە کە ئەو ناتەبایی و ئەو ناڕێکی و ئەو پەرتەوازی کە هەیە لە هەرێمی کوردستان کاریگەری زۆر هەیە بۆ سەرپێگەی کورد، بۆ ناوبانجی کورد، بۆ بارودۆخماندا باشە ناوخۆمان و عێراق و هەرێمایەتی و نێودەوڵەتیش. ئەمە یەک. دوو، هۆکاری دوم بەڕاستی ئەو ئاڵۆزی کە لە ناوچەکە هەیە، ئەو شەڕەی کە لە نێوان ئەمریکا و ڕژێمی زایانی لەلایەک و لەگەڵ ئێران لەلایەکی دیکە، ئەوەش بەڕاستی کۆمەڵە قەیرانی بەدوای خۆی داهێناوە، قەیرانی ئابووری بەدوای خۆی داهێناوە، قەیرانی سیاسی هێناوە و ڕەنگە نەکرد بۆ هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە، بۆ هەموو دنیا و ڕەنگە قەیرانی کە زیاتر بۆ پێداچوونەوەی پەیوەندیەکانمان بووە، بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بووکە بەڕاستی پەیوەندیەکانمان سارد و سڕ بووە. لەگەڵ یەکێتی کە پەیوەندیەکانمان ئاسایی بوو ویستمانە بەڕاستی پەیوەندیەکانمان باشتر بکەین، بەڵام ئەوە بەڕاستی هیچ پەیوەندی بە کاراکردنی پەرلەمانەوە نیە، هیچ پەیوەندی بە مامۆستا بام بکەم بە پرسیار ئێوە کوردستانیشەوە نییە. کەواتە ئێوە هەوڵتان نەداوە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، ینی ئایا بە باشی نازان کارا بکرێتەوە یان بەیشی ئێوە بەیشی خۆتانی نازانن ئێوە هەوڵدەن پەرلەمانێک کارا بکرێتەوە کە ئێوەی تێدانین؟ ئێمە لە بەرەوەی کە بایکۆتی پەرلەمانی کوردستانمان کردووە و کاتی خۆیمە ڕامانگەیان کە ئەو پەرلەمانە لەسەر ئەساسی فڕوفێڵ و دیزاینکردنەوە دامەزراوە، ئێمە بەڕاستی بە شایستەمان نەزانین بچین ئەو پەرلەمانە و فعلا ئەو پەرلەمانەش کە لەسەر ئەساسی و بناغەی دیزاینکردن و فرتوفێڵ دروست بووە، ئەوە فەرم و 18 مانگ زیاترە نەیتوانی کۆبنەوەیەک بکە، نەیتوانی سەرۆکاتێکی هەڵبژێرێ، نەیتوانی یاسای دەرکە، نەیتوانی برارێک دەربکە.
نەیتوانی ژنەکانی پێک بێت نەیتوانی ببێتە مینبەرێک بە حساب کە دەڵێن مینبەرێکە بۆ کێشە و گرفت و داواکارەکانی خەڵک و جەماوەر ئێمە بەڕاستی بە بایکۆتمان کردو ئەوە قۆناغیەکەم قۆناغی دوم ئێمە گوتمانە کە مەدانی پێداناهێن و شەرعیەتی نییە بەلای ئێمەوە ئێمە گوتمانە کاکە بە هەڵبژاردن بکرێتەوە داوامان کرد بە شێوەیەکی فەرمی هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە لە هەرێمی کوردستان هەر لە زووە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی ئێمە پێمان ناخۆشنی ئەوانێک کە کورسیان هێناوە ئەوانێک کە بە حساب ئەو هەموو دەنگی خەڵکیان بەدەستهێناوە ئێبا پەرلەمان کارە بکەن بۆ کارای ناکەن خۆمە نەڕێگرین بەخوا ئەمە بۆ معلوماتت ئێمە پێمان خۆشە پەرلەمانمان هەبێ پێمان خۆشە پەرلەمانێکی بەهێزمان هەبێ پەرلەمانێکی کارەمان هەبێ محاسبەی حکومەت بکە و پێمان خۆشە حکومەتێکی کارا و خزمەتگوزار هەبێ کە خزمەتگوزاری ئاساوی یاساییەکان پێشکەش بە خەڵک بکە یعنی بەڕاستی پێمان خۆشە بەڵام کە نییە ئەو واقعەکەی یانی ئێمە پەرلەمانەکەمان نەیتوانی کۆ بێتەوە حکومەتت بەڕاستی بۆتە دوو بەش ینی یعنی چێ دەتوانێت بڵێ وەڵام ئێمە حکومەت ئێستا دوو بەژنێ دوو ئیدارەنێ چێ دەتوانی وا بڵێ باەشێ بیڵێ بە من بۆی بسەلمێنم کە بە تەواوی دوو ئیدارەیە بە بڕای ئەمە دوو ئیدارەیە ئەمە دوو ئیدارەیەکی ڕانەگەنراوە کار ڕامکۆ دوو ئیدارەی چۆنە دوو ئیدارەی ئەتووەرە مەسەلەن لە زۆنی زەرد دەی با مەسەلەن بتوانێت وەزیرێکی یەکێتی قەراری بدە کە ئەوان پێیان باش نەبێ با لە زۆنی سەوز بە هەمان شێوە و لە هەمان کاتدا وەرە من پرسیاز نابێت دەکەم قایمقامێک هەیە لە زۆنی زەرد پارتی بێ پارتی نەبێ ناحیەکەیە لە زۆنی پارتی نەبێ مەبەستم ینی قایمقامێکی لە زۆنی سەوز هەیە پارتی بێ لە زۆنی زەرد مدیر ناحیەکەی یەکێتی بێ بم باسکە مدیر ئاسایش مدیر مەکتەبێک ئەین دوو ئیدارەی چیانی کارم کە حەز دەکەم بزانم دوو ئیدارەی چیانی کورە ئاسایشێک ماوەسا مدیر مەکتەبمانەیە لێرە ئێمە دەیان بینین لەوەری من لە سنووری ئەو لێر و دۆک نەژیاوم احتیمالە لەوێژ هەبێ بەڵام ئەوەی کە لێرە ئێمە لەم زۆنە دەژین ینی دەبینین مدیری مەکتەب ڕەنگە سەر بە یەکێتی نەبێ مەسەلەن دەنگدەریەوە لە ناو هێزانیەکاندا هەیە ماوەسا گوێت لێم بوو ئاجەم لێ بەڵام بەسم ئەوەیە بە شێوەیەکی گشتی کاگەڕان بە شێوەیەکی گشتی ینی بەڕاستی ینی ئەوە پێی نادرێت ینی یەک ئیدارەی و یەک حکومەت و یەک دەسەڵات و یەک حکومڕانی بەسەراحەت زۆر زۆر وازەحە خۆ مەرج نییە مەسەلەن من کە دەڵێم بۆ نمونە ڕەنگە ئاسایشێکە بێ مەسەلەن لە هەولێر ڕەنگە ئینتیمای بۆ یەکێت هەبێ نازم ئەگەر هەبێ بەخوا بڕواژ ناکەم ڕەنگە لە لایەکیش بە هەماشە بەڵام ئەمە پێوەرە ینی ئەمە یەک ئیدارەیە ئەمە یەک حکومڕانیە ئەمە یەک ئاراستەیە کە دەتێ مەسەلەن ئەم میلەتە بە شێوەیەکی گشتی ئێمە دەمانێت بە حساب بیانی خاوەنی دەوڵەت بین خاوەنی کیان و قەوارەیەکی سەربەخۆ بین بەهێز بین یەک گوتارمان هەبێ بۆ دەرەوەمان بۆ لەگەڵ عێراقمان ینی فەرمونون ئەوە بەڵێن مفاوەزە لەگەڵ حکومەتی عێراقی هەردوو یەکێتی پارتی و بە ناچاری لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش بەجیا مفاوەزەت هەن لەگەڵ حکومەتی عێراقی دێ بۆ پشک بەشەکانی هەرێمی کوردستان ئێوە یەک ئیداری یەک حکومەتی ئێوە باشە ماوەسا لەماوەی ڕابردوودانی دووەفدی پارتی دموکراتی کوردستان چوونە بەغدا هیچیان سەردانی سەر کۆماریان نەکرد ئەمنەوە بە شتێکی باش نازانم بەڕاستی بە ینی سەر کۆمار بەدڵی ئێمەش نەبێ خۆمەش دەگمان پێ نەداوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە خۆت دەزانی ئێمە مرەشەحی خۆمانمان هەبووە بەڵام ئێستا کە هەڵبژێدرا بە سەرۆکۆماری عێراقم پێم وایە سەرۆکۆماری عێراقا ئەو کەسە چەند ئەمن بە شایستی دەزانم و چەند بە شایستی نازانم و چەند بەدڵی ئێمە و بەدڵی ئێمە نییە و ئایا دەتوانێت ئەرکەکانی خۆی لەم پێگەیەدا جێبەجێ بکە یان نا جارێکە هەڵبژێدراوە ئەم پێم وایە حەقی پیرۆزبایی هەیە ئێمە مامۆستا عەلی باپیر بە ڕاشقای پیرۆزبایی لێ کرد و ئەمە بە سەرۆکۆماریشی دەزانی بەڕاستی و پێشم وایە ئەوە بەڕاستی سیاست و هەڵوێستێکی دروست نییە کە سەردانی هەموو مؤسسات و دامەزاوە فەرمیەکانی عێراق بکرێت بەڵام سەردانی سەرۆکۆمار نەکرێت بە پێچەوانەش هەر یعنی ئەگەر برادرانی یەکێتیش بەڕاستی لەم ڕۆوە
یعنی شتێکی ئاوا ئەنجام بدەنجا بۆ لای جێگری سەرۆکی پەرلەمانە یا سبەینێکە بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە قەرارەوە بەوان بدرێ ئەمە هەر بەکارە شەڕوای نازان بەڕاستیان ئێوە ئێمە پێشبڕکێکی پێم وایە یاسایی و شەرعیە و هەر کەس مافی خۆمانە کە ئێمە مرەشەحمان هەبێ بەڵام دواتر کە یەکێک بوو بە نوێنەری هەموو لایەک ئەم پێم وایە ئاسایە کە دەبێت پیرۆزبایی لێ بکرێ و سەردانیشی بکرێ. زۆر باشە. ئێمە کاتی خۆی ڕێیمان وا بوو وەکو کۆمەڵ ئێمە ڕێیمان وا بۆ پشک و بەشانی عێراق و حتا بۆ هەڵبژاردنەکەشی بەڕاستی ئێمە پێمانەوە بە هەموو لایەنە سیاسیەکان بەیەکەوە بین. بەلایانی کە مەگە نەشمان توانی ئێمە بۆ هەڵبژاردن بەیەکەوە بین من با یەک وەفدی مفاوەزاتمان هەبێ بۆ عێراق. دوایی بابین ئێمە پشک و بەشەکان بە شێوەیەکی دادگەرانە بە پێوەرێک کە پێوەری کورسیە پێوەری هەر چەند پێوەرێک دادەنرێ با بە شێوەیەکی دادگەران دابەش بکرێ. ئەوە ڕای ئێمە بەڕاستی بەڵام کە نەبووە ئێمە ئێستا تەعامل لەگەڵ کەسا تەرحێ بۆ چوونەتان مامۆستا لەگەڵ یەکێتی پارتی تەرحێ بۆ چوونەتان کرد؟ بەڵێ بەس ئەو کاتەی نێوان پارتی و یەکێتی دوتان بڵم لە ئێستاش خراپتر بوو ینی بەڕاستی دەرفەتی نەدا کە ئێمە گفتوگۆکان وابن کە بەیەکەوە کۆبوونەوە و بگەین بە ئەنجامێک. باشە. مامۆستا دوای سەردانانی کە کردان بۆ لای یەکێتی پارتی وتت پەیوەندیەکانمان سارد بووە لەسەر چ بنەمایەک سارد بوو وایە ئێستا پەیوەندیەکانتان گەرم و توند و تۆڵ بۆتەوە؟ بەشێکی دەرهاویشتەی هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ئێمە بە هەڵبژاردنێکی دیزاین کراوماندانا وە زۆریشی لەسەر چوین بە مافی خۆشمانمانزانی پەیوەندی بە هەڵبژاردننی عێراقەوە هەبوو بەشێکی خۆ دەزانی گوتاری سیاسی و مامۆستا پارتی داوای لێ نەکردن لە کۆبوونەوەکەیە دوانی لایەنەکان پارتی داوای لێ نەکردن بڵێ سوێن بخۆن و وەرنەوە پەرلەمان و لەگەڵمانە بن و دانیشین و ئەوانە داوشتی وای لێ نەکردن؟ نەخێ بە شێوەیەکی ڕوون و ڕاشکاونا بەڵام پێیان خۆش بوو تەمەتیمان خۆشە هەموو لا لە پەرلەمان هەبین و هەمومان بەشداری یەک حکومەت بکەین و بە هەر کەس بە پێی پێگەی خۆی بەڵام نا بە ڕاشکاوی داوان لە ئێمە نەکرد. ئێمە تەنها بەڕاستی بێڵێم تەنها سەردانەکەمان بۆ ئاساییکردنەوە و پێداچوونەوە و ڕێخستنەوەی پەیوەندیەکان بۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە ئێمە سەردانی ئەوانمان کرد. ینی باسی شێشکە باز نەکرد، نە باسی بەڕاستی کاراکردنی پەرلەمان کرا، نە باسی پێکەنانی کابینەی دێمی حکومەتی هەرێمی کوردستان کرا و نە باسی دەستپێشخەری هیچلایەن و کەسێک کرا، تەنها باسی بەڕاستی پەیوەندیەکانی نێوان خۆمان بووە کە ئەوانیش بەڕاستی پێشوازێکی گەرمیان لەم هەڵوێستە کرد و ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا لە قۆناغی ئایندەدا پەیوەندیەکانمان ئەگەر ئێستا ئاسایی بێ بەرەو باش و باشتر بڕوە و لەگەڵ برادرانی یەکێتیش بە هەمان شێوە. باشە. مامۆستا ئەو پرسیارەی یەکەم جار کردم ینی ئەم دیاردەیە بەڕێز داماژەت بۆ کردوتە دێمە هەوڵی باسی کاراکردنەوەی پەرلەمانمان نەکرد هەوڵی ئەومان نەداوە یانی هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆنی دیکە دەبینین ئەم هەوڵە دەدەن ئایا وەرکی ئۆپۆزیسیۆنە؟ ئەم پێم هەر ئۆپۆزیسیۆنێکی دڵسۆز ئێمە پێی دەڵێن ئۆپۆزیسیۆنی ئیجابی یا ئۆپۆزیسیۆنی دڵسۆز و خەمخۆر بۆ وڵاتی خۆی بۆ میلەتی خۆی ئەم پێمە دەبێت لە ڕووی دڵسۆزیەوە چی چاک بێ بۆ ئەم خەڵک و میلەتەمان بۆ ئەم وڵاتەمان بەڕاستی دەبێت ئینسان ینی پێی خۆش بێ کە بکرێ و ئەگەر بشتوانێت دەستی تێدا هەبێ ینی چاکەیەکی تێدا بکات لەم قەزێدا هەنگاوێک بەرەو پێش بڕوە ئەو بابەتانە ئەم پێمە ئەرکی ینی ئەمن دەڵێم وەکو ئەرکێکی دڵسۆزی و خەمخۆری بۆ ئەم خەڵک وڵاتە. ئەوەی دیکە مەسەلەن ئێمە ڕامان جیاواز بوو بەڕاستی ئێمە چونکە گوتمان ئەم پەرلەمانە لەسەر ئەساسی دیزاین بۆ ئێمە ناچین بەڕاستی کارای بکەین ئێمە داوای هەڵبژاردنەوەی دەکەین و ئەوانش کە کورسیان هێنا با کارای بکەنەوە و ئەوان مافی خۆیانە ئێمەش مافی خۆمانە و ئەو لایەنش بڵێن بران یەکگرتو ئێستا بڵێن بە هەوڵێکی میان ئەوە هەڵساون کە ئاشتاوایەک بکرێ مەسەلەن دەست پێشخەریەکیان کردووە قەدەن و پەیوەندی بە خۆیانەوە ئایا مەسەلەن چەند ئەوە لەگەڵ کاری ئۆپۆزیسیۆنی ئەوان وەکو سیاسەتی خۆیان تێک دەکاتەوە تێک ناکاتەوە بەس ئێمە بەڕاستی هەموو هەوڵێکی دڵسۆزی بۆ ئەوەی کە کێشەیەک لە وڵاتە چارەسەر بێ و هاوڵاتێک بە ئامانجێکی خۆی بگە ئەمە بەڕاستی بە کارێکی شەرعی دەزانین و بە ئەرکی خۆشمانی دەزانین. باشە. مامۆستا مەژەت بۆ کردوتە دێمە داوای هەڵبژاردنەوەی جارێکی دیکەمان کردم داوایتان لە سەرەتادا بوو پێم وابێ لەگەڵ بەڕێز شتەر پێشتر بەرنامەمان کردووە لەسەر ئەم بابەتە
بەڵام ئایا سەژم داواکاریتان هەیە ئەم داواکارێکی واقعیە بۆ ئێستا لەبەرەوەی کە ئەو پەرلەمانێکی هەڵبژێردرا ئەوە فەرمو هەژدە مانگتێ پەرو نەیتوانی وکۆ بێتەوە ئەی باش ئەم بارودۆخەی ئێستا کە پەرلەمان پێدا تێدەپەڕێ کە 100 کەس هەڵبژێردراوە و 97 کەسی دەتوانم بڵێم ئەوە موسە وەردەگرێ مانگانە ئەدێمە ئەمە واقعیە کە کۆبوونەوەیەکی پێ نەکرێەوە سەرۆکایەتەکەی هەڵنەبژێرێەوە بە ئەرکەکانی پەرلەمانی خۆی هەڵنەستێ ئێمەش واقعی نییە بەڕاستی خواگەر یەکەم زابیان توانی بە سەرۆکایەتی پێ بێنن و لیژنەی پەرلەمانیەکان دروستکەن و کە پەرلەمان بە ئەرک و دەسەڵاتەکانی خۆی هەڵسێ لەوانەیە مەژە قسەمان نەهات بە ئەمە یەک دوو ئێمە دانمان پێدانهێناوە ئەی باشە ینی ڕێگات چێ بۆ ئێمە کە ئێمە مافی خۆمان وەربگرینەوە ئێمە گوتمانە بابین هەڵبژاردنەی بکەین ئەگەر ئەوەی ئێمە ناواقعی بێ بە تایبەتی لەبەرەوەی کە ئێستا کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێمی کوردستان نەماوە و کۆمیسیۆنی هەڵبژاردننی باڵای عێراقیش ئەویش ماوەی بەسەر چووە ئێمە گوتمانە بابین حزب لایەنەکان دادەنیشین پێشنیاریمە ئەوە بووە بابین حزب لایەنەکان دانیشین ئێمە ڕێک دەکەین لەسەر میکانیزمی هەڵبژاردن و دەتوانین ئەو کاتێ بەڕاستی بین ئەوە پرۆسەشی ئالۆز دەتوانین ئێمە لایەنەکان بین ڕێکەوین و پێشنیاریشمان دەبێت ئەو کاتێکە دەتوانین چۆن دەرچە چێ بۆ ئەم قەزیەیە باشە مامۆسا یعنی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە 3 کورسی زیاتر یا کەمتر پارتی مکاتی کوردستان 2 کورسی کەمتر یا زیاتر کۆمەڵی دادگەری 3 کورسیتانەیە ڕەنگە بێ بە 5 ڕەنگە بێ بە 7 ڕەنگە کەمتر بێتەوە ئەویان 2000 خەڵک هەرچەندەوە بڕاتەن وایە کە خەڵک لەسەر بنەمای دەنگی خەڵک نەبەوە هەڵبژاردنەی پێشوو چی لە واقعەکە دەگۆڕێ چی لە دۆخەکە دەگۆڕێ ئەگەرێکێتی پارتی نەگەن بەو قەناعەتی کابێ بەیەکەوە مامەڵە بکەن کە دەڵێم ئەوان لەبەری خاوەنی زۆرترین کورسین یعنی چی لە دۆخەکە دەگۆڕێ ئەم پێما دووشت دەگۆڕێ یەکەمیان بەنسبەت ئێمە کە سوورا سوور بزانم ساختەکاری کراوە سوورا سوور بزانم بە بەڵگەوە دیزاین کراوە یعنی من دروستە قبولی کەم و چاوداخەم ئێمە دەمانێت بەڕاستی من ڕوون بێتەوە ئەمە دەمانەوێت ئەمە ینی بگا بە شوێنی خۆی نەمە ئەو مافەمان بە حەقیقەت بۆ بگەڕێتەوە ئێمە بابین هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت ئەو کاتێک کورس کۆمەڵ ئەگەر ینی یاساکەی ینی بڕات بە هەڵبژاردننی پاک و بێگەر هەیە لە هەرێمی کوردستان ئەنجام بیرە 100% نا بەڵام بە شێوەیەکی ڕێژەیی بەڵێ یعنی دەکرێت ئێستامە هەموو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە کراوە لە ساڵی 1992 تا ئێستاش ینی هەموو هەڵبژاردنەکان ساختەکاری و تەزویر کراوە بەڵام دیزاین نەبوو ینی کاگرام کە بەمە عەرز دەکەم جیاوازەکەی چییە ینی ئەوەیە مەسەلەن بۆ منە ئێوە هەندێک لایەن و لەگەڵ با بڵێن هەندێک دەوڵەتی هەرێمایەتی ئەوانە یان دەوڵەتی دیکەش ئەم لایەنانەی خۆمان لە هەرێمی کوردستان چەند ڕازی بوون چەند ڕازی نەبوون بێن کورسی دابەشکن بڵێن کۆمەڵ 3 پارتی 8 یەکێتی 20 ئەوی کردا بەڕاستی ئێمە ئەومان قبول نییە لەسەر چ نمایەک سێدانە بۆی وەدانراوە مامۆستا وڵی ئەوانەی کە دایان ناو دەبێت لەوان پرسیارکە نازانم لەگەڵتان دانەنیشتن نەخێر ئەی خۆتان نازان لەکێوە بۆتان دانراوە وڵی هێندێک بەڵگەوشمان هەیە بەڵام کاتی خۆی هێندێک قسەمان کردو بەڕاستی بە ئاماژەش بێگوتمان بەڵام ئێستا پێویست ناکە بچینەوە سەر ڕاستە نەنا مەوەسم لە وردەکانی بەس خەڵکی قسان لەگەڵ کردووە یعنی ئێوە ئاوها مەسەلەن بە بڕواوە بە خەناتەوە باز لەم مەسلەی دیزایناکەن دەڵێن سییانمان بۆ دانراوە کەس قسەی لەگەڵ کردوون بڵێ ئەگەر ئەمەمان بۆ بکەن ئەو نەتان بۆ دانین ئەگەر ئەمە نەکەن 3 کورسیتان بۆ دانین بۆ نمونە هیچ کەسیش قسەی لەگەڵ نەکردوون و نەخێزاوە یەکێک لە کێشەکانیان بۆ لەگەڵ کۆمەڵ بەڕاستی ینی ئامادە نییە کە دەستی بچێتە بنسەری هیچ کەس و ئامادە نییە بچێتە ناو بەڕاستی ئەجێندا و بەرنامەی هیچ لایەن و هیچ وڵاتێکیش حەز دەکەم بیزانی و هیچ کەس لەو ڕۆ بەڕاستی جورئەت ناکە بە کۆمەڵ بڵێ وەرن ئێوە لەم پرۆسەیە بنیان لەم پرۆژەیەدا بەشدار بن بەم شێوە بێ ئێمە کورسەکانتان ینی هەوڵ دەدەین کورسیتان ئەوەندە کورسێتان هەبێ ئەوە کە بەڕاستی کەس جورئەت ناکە ئەمە بە کۆمەڵ بچکە قسەی کۆمەڵ دیارە لەم ڕوانەوە ینی ئێمە لەم ڕۆ بەڕاستی سەربەرزین ئێمە لەم ڕۆ بەڕاستی بێمنەتین و ینی هەموو ئەوانە زۆر بەگسکە دەزانین کە
بیانێ مەسەن ئەم قسە لەگە کۆمەڵی دادگەری بکەن بۆیە ئەوەیەشی لە کێشەکان بووە نەخێر بەڵام خەڵک هەبووە قسەیان لەگەڵ کردووە و هاتوتە لای من باسی کردووە و ئێمە بەڵگەی کەشمان هەیە لە کاتی خۆیدا پێشکەشمان کرد بەڕاستی بە سەرۆک وەزیرانی عێراق بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق بە محکەمەی ئیتیحادی بەڵام ئاراستەکە وا بوو کە ئەم داواکاری و سکاڵانی ئێمە بەنی پەردەپۆش بکرێ پشتگوێ بخرێ مامۆستا بەڵام ئەومانە ئەوە نیە کە ئێمە واز لە بەڕاستی واز لە ئەو داواکاری و ئەم قسەی خۆمان بین ئەوە هەر لەسەری چوین و وەردەوردەوە بەڕاستی لە واقعیش ینی قسەکان ئێمە بەڕاز دەرهات وا دیارە ئاماژەت بۆ کردوتە نەوت حوت پەرلەمانتارەوە موچە وەردەگرن ئەوە ساڵێک و 6 مانگەوان موچە وەردەگرن ئەگەرێوە سوێنتان خواردە لە پەرلەمان بوونایە و ژماری کورسەکانتان زۆرتر بواە بە وتەی بەڕێزت کە وتێت ئەو دیزاینە نەبووایە ئێوەش ئەوەندە موچەتان وەردەگرد و ساڵێک و 6 مانگە پەرلەمان هیچ یەکدانیشتنی کردووە حەزەکەم بوون و ڕەوان وەڵامی لایەک بینمەوە بەڵێ ئێمە کە من ئەم بۆ خۆم لە خولی پێنجەم پەرلەمانی کوردستان بووم لە 2010 بۆ 2022 و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بووم خۆتان دەزانن ئێمە کە ماوەی یاسای پەرلەمان بەسەر چوو لە 2022 ئێمە بەڕاگەیاندراوێک ئێمە ڕامانگەیان بەڕاستی بایکۆتی پەرلەمانمان کردو لێ هاتنی دەرێ ئەوە هەموو دنیا دەزانێت پاش ئەوە ئێمە پێم خۆشە بیزانن ئێمە تەنها 3 مانگ موسەمان وەرگرت و بەڕاستی دوای ئەوە بەڕاستی ئێمە ئیستیقالەکانمان پێشکەش کرد پێش 3 مانگەکەش ئیستیقالەمان پێشکەش کرد بۆ پەرلەمان و ئەوانەی ئێمە خۆ دەزانی تەمە پەرلەمان دوای ئێمە هەر هەڵوەشێنرا بە محکەمەی ئیتیحادی بەڵام ئەوانەی ئێمە هەمووی بەسەن ئیحالەی تەقاعود کردن بۆ خانەنشینی ئەم 3 مانگە حەزەکەم بیزانین 3 مانگ کەمتریش بوو ئێمە پارەکانی خۆم من یەک لە بارە خۆشم و هاوڕێکانیشم و خەڵکیش ئەوەی کە من ئاگادار بم بەخوا ئەمە پارەکانمان کۆ کردوتەوە بەشی هەرە زۆری دراوە بە خەستەخانەی هیوا ئەوە لێشیان پرسارکەن هێندێک جیهازیان پێش بوو جیهازی زەرور لێوێندەر بۆمان کڕین و بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەوەی کە بەڕاستی ئێمە چکە بڕوامان پێ نەبووکەم بڕوان بەوە نییە کە لە شوێنێ بم و پارەوەر بگرم و دەوام نەکەم ئەوە بەڕاستیم بە دروستی نازانم کەواتاوە ئێستا و پەرلەمانتارانە خۆڕەن گەوانیش بڵێ نەمەژە و پارەی وەردەگرن شتێکی کەمی بۆ خۆمان هەڵدەگرینەوەکەی دەبەخشین بەڵامایە پارەوەرگرتن بە ڕێگەیەکی ناشەرعی ئەوەی کە بەڕێزت پێ دوایە لە بڕێوان دەوام ناکەن هیچ ناکەن ساڵێک 6 مانگە و پارەی وەردەگرن بۆ کاری شەرعی گونجاوە بۆ کاری ناتوانم فتوا بدەم بڵێم من ناتوانم فتوا بدەم بڵێم ئەوە ئیوان حرامە و ناشەرعیە لەبەرەوەی پێویستی خۆزان پێویستی بەریژنەی فتوا هەیە ئەهلی عیلم بێن دابریشن ئەمە دیراسە بکەن چونکە بە شێوەیەکی یاسایی بۆیان بڕاوەتەوە حەقەتەن یان چکۆ یاسا پاڵپشتیان دەکات ئەوە ئایا لە ڕووی شەرعیشەوە مەسەن کۆمەڵێک ئەهلی عیلم بێن دانیشتن بزان داخۆ ئەم پارەیە کە کابرا لە مقابلدا لە بەرامبەردا ئەرکیش پێش پێدرا و ئەرکەی ناکە پارەکەی دروستە بەڕاستیەوە دەبێت ئەم قسەی لێ بکەن بەڵام ئەمن بۆ خۆم بەڕاستی بە دروستی نازانم لە شوێنێک مەسەن پارەوە بگرم هیچ کار نەکەم ئەم پێم وایە ڕێی دروست بوو ئەم پەرلەمانتە بەڕێزانە من وەکو دڵسۆزێک بەڕاستی بۆ هەمیان ڕێی دروست و ڕێگای باش و سەربەرزیان بۆ لای حزبەکانیان بۆ لای ئەو خەڵکو زمارەکەدەریان پێداون ئەوەیە کە دەست دەکات بچێشنەوە بڵێن کاکە مادەم پەرلەمان نییە و کاران نییە و ئیش ناکەم نەمانتوانی سەرۆکایەتەکەی هەڵبژێرین و پەرلەمان کۆ بێتەوە ئێمە دەست دەکات دەچێشین پێم وایە ڕێگای دروست ئەوەیە ئەو کاتی پەرلەمانی شەڵ دەوەشێتەوە و ناسار ئێمە هەڵبژاردنیش پێشوەختە ئەنجام دەین زۆر باشە مامۆستا دۆ خێرەمی کوردستان چۆن دەبینی ئێمە دۆخی هەرێمی کوردستان بەهۆی ئەم ئاڵۆزانەی کە ناوچەکەی پێدا تێدەپەڕێ بەتابەتی ئەم شەڕە گەورەی نێوان ئەمریکا و ئێران کە زۆر قەیرانی دروست کردو بەڕاستی بەتابەتی قەیرانی ئابووری قەیرانی سیاسی نازانین بەڕاستی نەخشی ئەم ناوچەیە چی بەسەر دێت تا ئێستاش ڕەنگە گۆڕانکاری گەورە بەڕێوە بێ و ئێمە حەقەتەن پەیوەندی سیاسی لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر خراپدایە و بەتایبەتی هەردوو حیزبی دەسەڵات ینی پەیوەندیەکانیان باش نییە و ئەوانی دیکرد بەڕاستی پەیوەندیەکانمان ینی ئاسایی نەبووە طەبیعی نەبووە حەقەتەن ئێمە بارودۆخی هەرێمی کوردستان لەم ڕوانەوە بەڕاستی بەخراپ دەبین چونکە ئەوە کاریگەری هەیە بۆ سەرپێگەی هەرێمی کوردستان حتا بەڕاستی بۆ دوا ڕۆژمان بۆ شەرعیەتی ینی هەرێمی کوردستان و بۆ مامەلەمان لەگەڵ حکومەتی عراقی بەڕاستی بۆ مامەڵەمان لەگەڵ وڵاتانی دیکە
ینی مەسەلەن بۆ نمونە ئێمە لەو جەنگێک کە هاتە پێشەوە ینی بەڕاستی برارێکی دروست درا کە هەموو لایەنەکان ڕامانگەیان کە ئێمە بەشێک نابین لەم جەنگە باش بوو بەڕاستی بەڵام لە هەموو لایەکش بەڕاستی لە هەرێمی کوردستان دەدرا لە عێراقش بە هەمان شێوەیانی ینی بەهۆی ئەوەی کە ئێمە بەڕاستی ئەم ناتەبایی و ئەم ناڕێکی پەرتەوازەیە نەماتوانی بەڕاستی بە هیچ کەس بڵێ کاکە خە باشە بۆ ئێمە تۆ باران دەکەن بۆچی موشک باران دەکەین بۆچی بە دڕۆن لێمان دەدەن ئێمە لە شەڕ نین ئێمە چین کێشەی ئێمە چیانی حقەتەن ئێمە نەمانتوانی چکە بۆ بەڕاستی پەرتەوازەین ینی نەمانتوانی ببینە یەک پاسە بۆ کە هێزێکمان هەبێ بتوانین قسە لەگەڵ عێراق بکەین بتوانین قسە لەگەڵ ئێران بکەین بتوانین قسە لەگەڵ ئەمریکا بکەین هەرێک لە ئاقار خۆی وەکو تەکلیف و ڕەزا قسەمان کرد جا بەڕاستی وەزعەکەمان باش نییە ئومێد دەکەم کە ئینشاءڵڵا ئەم هەوڵانێکی ئێستا هی هەموو لایەکمان بە تایبەتی هەردوو لایەن دەسەڵات بەڕاستی بە خۆیان دابێنەوە کە ئەم بارودۆخە بەم شێوەیە بەڕێوەناسێ بەڕاستی ئەنی 34 ساڵە تەقریبەن ئێمە خاوەنی حکومەتین خاوەنی پەرلەمانین فەرمووتانی ئێستا عێراق ینی 2003 دروست بووە دەنا عێراق نەمێژە هەیە بەڵام 2003 عێراق دروست بووە حکومەتی عێراقی دروست کرایەوە بەخوا لە ڕووی یاساییەکان و لە ڕووی دامەزراوەکان زۆر لە ئێمە لە پێشترن ینی فەرمووم حەز دەکەم بابزانین داخوا لە عێراقەوە هەیە کە بۆ نمونە بەسڕا عایدی چێیە و بەغدا عایدی چێیە و ناسری سەربە چێیە و کەربەلا و نەجەف سەربە شتیوە هەیە لە عێراق هەست پێ دەکەن ئێوە و ڕاگەیانکارن ئێوە شتیوەتان بیستوە ئێوە کاکە فەرمووی ئێستا لە هەرێمی کوردستان زۆر بەرزەقی دیارە ینی ئەوە دۆهۆک و ئەوە هەولێر ئەوە پارتی تێدا حکومڕانە و ئەوە سلێمانی و هەڵەبجە مەسەڵەن یەکێتی نیشتیمانی تێدا حکومڕانە و ئەمە چیانی ئەمە خراپ نییە بۆ ناوبانجیمە بۆ پێگەمان بۆ هێزمان ینی شتێکی خراپ نییە بۆیە بەڕاستی عێراق لەگەڵ ئەم مۆزع کە تازە دروست بوو بەڵام لە موسسە لە پێشێمێ فەرمووی انتخاباتەکان لە کاتی خۆی دەکا حکومەتەکان کە ئیعلان دەکرێت کە حکومەت پێک بێنێت بەپێی یاسا و دەستور لە کاتی خۆ حکومەت پێک دێن ئەگەر پێشیان خۆش نەبێ فەرموو ئەم کابرا ئەو عەلی زەیدیان هێنا پێشەکە کۆمەڵێک ینی کەسایەتی گەورەیان هەبوو کە چاویان لێ بووە لە سوودانی بگرە لە مالیکی بگرە لە عامری بگرە ینی ئەمانە خەڵکی بەقوت بەهێز عێراق بەڵام فەرموو دوپرسیارم ینی لەم وەفدانی کە چوونە هەندێک لە میدیاکانەوە دەیبیستین پارتی دیموکراتی کوردستان دەڵێ دەمانوێت ئەزموونی هەرێمی کوردستان بگوازینەوە بۆ بەغدا ئەزموونە سەرکەوت و پێشکەوتوەکەی بگوازینەوە بۆ بەغدا وەڵاهیم پێما لە قۆناغێکیدا لە قۆناغ ڕابردوو ئێمە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەڵێ لە زۆر شت لە عێراق باشتر بووین هەمومان دەزانین کە لە 2003 بەدواوە تا ینی کابینێک دوو کابینەی حکومەتی عێراقیش خەڵک ینی عێراق دەهات لە هەولێر بەڕاستی ینی کابینەکەی پێک دێناوە برا دەدرا کە چێ سەرۆک وەزیران بێ بەڵام پێم وایە ئێستا بە حەقیقەت نەوەڵا ئەم پێم وایە ئێستاوەی من دەڵێم بە پێچەوانەوەیە کە ئێمە دەبێت ینی سوود لە ئەزموونی عێراق بینی فەرموو ئەزموونی عێراق بەڵێ پەرلەمان لە کاتی خۆی هەڵبژاردن دەکەم ئێمە لە ساڵی 1992 تا ئێستا نەماتوانێت یەک جار پابەند بین بە کاتی دیاریکراوی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان فەرموو حکومەتی عێراقی ینی پاش ئێمە هەڵبژاردنیان کردووە فەرموو پێش ئێمەش وا حکومەتیان پێکەنا کە وەکو باسم کرد بەڕاستی یەکێکیان هێنا پێشێکی کە خەڵک نایناسێ ناسراو نەبووە بەڵام وەک پابەندیەک ئیلتیزامی بە کاتی دیاریکرا بۆ پێکەنانی حکومەتی عێراقی کەسێکیاندانە کە ئێستا ڕێژ وزرای عێراقە و دەسەڵاتیشی هەیە وەکو ئەوەی پێشخۆی وەکووانە پێشووتریان بۆیە من پێمانی نەخێر ئێستا من لە قۆناغی ئەوەدانی ئێمە ئەزمونمان بگوازینەوە بێوەندە پێم وایە دەبێ ئێمە ئەزموونی ئەوان سوود لێ ببینین بەداخەوە دەڵێ بەداخەوە مامۆستا ئەرە وڵا بەداخەوە سپاس دەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ وەڵامدانەی پرسیارە